و کەسێک بپرسێ ڕەنگە بڵێ باشە بۆ خوای گەورە ئەم نەخۆشیانە ئەنێرێت، یاخود سەبەبی زۆربوونی ئەم نەخۆشیانە چییە؟ یەکێک لە سەبەبەکانی ئەم نەخۆشیانە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەیگەڕێتەوە، ئەفەرمێ ولم تظهر الفاحشة في قوم حتى أعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن من أسلافهم الذين مضوا من قبل. لهر قومك فاحشة وبد أخلاقي بلاو بيتوا، بد روشتي وداوين بيسي بلاو بيتوا، تاب الشيويك خلقي إعلاني بكا شانازي بيو بكا ليرو لوي بستومانا كابرا زيناكا ليرو لوي شانازي بيواكا وباسي أكا لنا ورفيق كانيا أم شواو هم كردو لقل فلان أفرتا وام كردو أوام كردوا كوابو خواي قورة زورة دردو نخوشيك تنبو نيري لباو باپیران تان شتیواتان نبیست بێت. نەخۆشی وا هەیە ئێستاکە لەم سەردەمەیە لە ئەختیارەکان بپرساڵێ شتیوا من نەبیستووە. ئەم جۆرە نەخۆشیانە نەبووە لە پێشتر. جا خەڵک هەرێکی مێشکی بەلایەکە ئاڕوا، هیواڵێ ڕەنگەی ڕۆنی بایعەکە بێ ئاوایە، هیواڵە نازام دەردی فڵان شتە. کاکە گوناه و تاوانە، فاحیشەیە بڵاو بووەتەوە لە ناو خەڵکە، خەڵک شانازی پێواکە بە گوناه و تاوان و داوێن پیسێوە ئەمڕۆکە ئینسان شانازی بکە و بڵاوی بکات و ئیعلانی بکە، ئەوە نەتیجەکەیەتی. بڕۆ خەسخانەی وایە کە تایبەتە بەو نەخۆشیانە دەیان مناڵە بینی نەگەیشتووەتە تەمەنی 10 ساڵان هەموو تووشی ئەو نەخۆشیانە هاتوون، هەموو سەرنجامی پیسی و گڵاوی جۆرێک لەو گوناهبارانەیەکەوە بە شەوان گوناهەکەن و بە ڕۆژ ئاشکرایەکەن. ئەوە هۆکارەکەیەتی. بەڵام کاتە ئینسانێکی ئیماندار تووشی ئەم بەڵایە ئەبێ، تووشی ئەم تاعونە ئەبێ، ئەم سەرەتانە ئەبێ، تووشی ئەم نەخۆشیە درێژخایەنە ئەبێ، ئەوە ڕەحم و بەزەی خوای ڕەب العالەمینە و بۆی هاتووە بێتە مای ئەوەی کەوا خوای گەورە بەهەشتی بەنسیب بکە بەهۆی ئەوە.